لە یەکەم دیبێتی دوور کابەرەکەی سەرۆک کۆماری ئێراندا چی وترا؟ بۆچی مەسعود پزیشکیان داوای کرد سەعید جەلیلی لە سێدارە بدرێت؟ گەڕی دووەمی هەڵبژارنەکان کێ دەکات بە براوەی کورسی سەرۆک کۆماری ئێران؟ مەرجەکەی پزیشکیان بۆ کشانەوەی لا کێبڕکێ هەڵبژاردن چی بوو؟ مەسعود پزیشکیان کاندیدی ڕەوتی چاکسازی و ریفۆرمخوازەکان بۆ هەڵبژارنی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران لە دیبەیتێکدا لەگەڵ ڕکابەرەکەی مەرجی کشانەوەی خۆی لە کێبڕکەی سەرۆکایەتی ئاشکرا کرد. لە یەکەم دیبەیتی تەلەڤیزیۆنیدا و لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ گەڕی دووەمی هەڵبژارنەکان پزیشکی ئامادەی خۆی دەربڕی بۆ کشانەوە لە یەک حاڵەتدا. لە دیبەیتەکەدا جەلیلی بەڵێنیدا گەشەی ئابووری بە ڕێژەی 108 بەرز بکاتەوە. پزیشکیانیش لە بەرامبەردا گوتی من ئامادەم لە کێبڕکێکە بکشێمەوە بەو مەرجەی ئەگەر سەعید جەلیلی لە جێبەجێکردنی بەڵێنەکەی شکستی هێنا لە سێدارە بدرێت. پزیشکیان هێرشی توندی کردە سەر بەرنامە و بەڵێنەکانی جەلیلی و گوتی سیاسەتی دەرەوەی ئێمە نە ڕۆژهەڵاتی و نە ڕۆژئاوایی و دەبێت پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەک هەبێت. کاندیدی ڕەوتی ریفۆرمخوازەکان لە بارەی کەمی ڕێژەی بەشداری لە هەڵبژارنەکاندا گوتی بایکۆتی 160 هەڵبژاردن جێگەی نیگەرانیە و دەبێت نیگەرانی خەڵک بە هەند وەربگیرێت. ئاماژەی بەوەشدا نەهاتن و بەشداری نەکردنی لە 160 خەڵک قبولکراون نییە. ئەوە بە مانای ئەوەیە کێشەیەک هەیە. ئەو پێیوابوو یەکێک لە هۆکارەکانی بەشداری نەکردنی خەڵک لە هەڵبژاردن پشتگوێخستنی ئافرەت و نەتەوەکانی ئێران بووە. پزیشکیان گوتیشی کاتێک لە هەلی کار و پۆستە باڵەکاندا پشکی سوننە و کورد و عەرەبی ئێرانی نەدەین بەشداریکردن کەم دەبێت. لە درێژەی قسەکانیدا باسی لەوەش کرد سفرەی دەوڵەمەندەکان جیابۆتەوە لە سفرەی هەژاران و هەژاری خەڵک کێشەیەکە ئێمە دروستمان کردووە نەک ئەمریکا. لە هەمان کاتدا وەحید حەقانیان ڕاوێژکاری پێشووتری ئۆفیسی خامنەی پشتیوانی خۆی بۆ پزیشکیان دژی جەلیلی ڕاگەیاند. حەقانیان گوتی پزیشکیان هەم مەبدەئی و هەم چاکسازی خوازە. لە هەمووی گرنگتر کەسێکی جەماوەریە کە بیر لەوە دەکاتەوە ئێران لە گۆشەگیریەوە دەربهێنێت. بۆیە داهاتوویەکی باشترمان دەبێت بە هەڵبژاردننی ئەو. دوای سێجار لە درێژکردنەوەی ماوەی دەنگدان هەڵبژاردنی سەرۆکایەتی لە ئێران بە کۆتا هاتوو. لە گەڕیەکەم هیچ یەکێک لە بربژێرەکان نەیانتوانی 151 دەنگەکان بەدەستپێنن. بۆیە هەڵبژاردنەکە چووە گەڕی دووەم کە بڕیارە هەینی ئایندا گەڕی دووەمی دەنگدان بەڕێوە بچێت. ڕۆژی هەینی 28 حوزەیرانی 2024 پرۆسەی دەنگدان لە ئێران بۆ هەڵبژاردنەی سەرۆک کۆماری نوێی ئەو وڵاتە لە ناوخۆ و دەرەوە دەستی پێکرد. لە هەڵبژاردنەکەدا سەعید جەلیلی، محەممەد باقر قالیباف و مستەفا پور محەممەدی سێ بربژێری باڵی بناژۆخوازی کۆماری ئیسلامی و مەسعود پزیشکیان تاکە بربژێری باڵی ریفۆرمخوازە بۆ بەدەستهێنانی کورسی سەرۆکایەتی کۆمار کێبڕکیان کرد. لەم بارەوە ئەحمەد وەحیدی وەزیری ناوخۆی ئێران بە کەناڵی تەلەڤیزیۆنی فەرمی و حکوومەتی وڵاتەکەی ڕاگەیاند ئێرانیەکان سەرۆکێکی نوێی خۆیان لە شوێنی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکا کۆچ کردووەکەیان هەڵبژارد. ئەنجامی بەرایی هەڵبژاردنی پێشوەختەی سەرۆکایەتی کۆماری ئێرانیش بەم شێوەیە بوو. مەسعود پزیشکیان 142 10,450,991 دەنگی بەدەستهێنا. سەعید جەلیلی 139 9,473,298 دەنگی بەدەستهێنا. محەممەد باقری قالیباف 114 و مستەفا پور محەممەدی 101 دەنگەکانیان بەدەستهێنا و لە گەڕی دووەمدا کێبڕکێکە لە نێوان پزیشکیان و جەلیلیدا یەکلایی دەکرێتەوە.